خوێندکاری ژیر بە هیوای کاتەکی خۆش لەگەڵوانەی بیرکاری پۆلی شەشەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجی یەکەم گەیشتمە لاپەڕا 47 لە لاپەڕا 47ش گەیشتمە هەر هاوکێشەیەک بە ئەژمێرکردنی هزریشی کار بکە. گەیشتمە پرسیاری 6 پرسیاری ژمارە 6 4 فاریزە 8 لە 10 دابەش پیتی ک یەکسانە بە 8. شیکاری هاوکێشە واتە دیتنەوەی ئەو ژمارەیە کە لە جیاتی ژمارەکە پیتی ک دانرایەواتە ئایا ئەو پیتە یەکسانە بە چ ژمارەیەک. ئەگەر 4 و 8 دابەشی ژمارەیەک بکەم ئەنجامەکە دەکاتە 8. ئایا ئەو ژمارەیە چییە؟ پیتی ک چییە؟ هەتا بتوانم ببینمەوە ئەو 4 و 8 دابەشی 8 دەکەم. 4 و 8 دابەش 8 پیتی ک دەردەچی کەواتە پیتی ک یەکسانە بە 4 و 8 4 فاریزە 8 دابەش 8. بزانم ئەمن لێرە دابەشم کردێ یان نا. چار و 8 دابەش 8 4 دابەش 8 نابی سفرم دانایە سفر جاران 8 هەر سفر 4 سفر لێ بڕە هەر 4 ئەو جەفاریزە چی دادەنێم 8ەکەی دەینمە خوارێ 48 دابەش 8 دەکاتە 6 6 جاران 8 48 کەواتە ژمارەکە دەکاتە 0 فاریزە 6 لە 10 کەواتە پیتی ک دەکاتە 0 فاریزە 6 لە 10. ئەگەر بتەوێ ساغ بکەی و خوێندکاری ژیر ئەو 4 و 8 دەینی دابەشی 0 فاریزە 6 دەکەی دەردەچی دەکاتە 8 چونکە ئەو ژمارەیە دەبی لە یەک کەمتربی چونکە ئەو ئەنجامەکی گەورەیە. هەتا ژمارە دابەشی ژمارەی گچکە و بچووک بکەین ئەنجامەکەی گەورە دەبی. هەتا دابەشی ژمارەی گەورە بکەین ئەنجامەکەی لێرە بچووک دەبی. کەواتە پیتی ک دەکاتە 0 فاریزە 6. پرسیاری 7 پیتی م کەم 12 و 8 یەکسانە بە 6 و 3 واتە ژمارەک هەیە لێرە ئەگەر 12شی لێ کەم بکەیەوە هێشتا 6 دەمێنێ دەبی ئەو ژمارە چبی بێگومان ئەو ژمارە دەبی لە 8 گەورەتر بی. هەتا بزانم چەندە ئەو دوو ژمارانە کۆ دەکەمەوە کەواتە پیتی م یەکسانە بە ئێستا کۆیان دەکەمەوە هەردووچیان لە لای ڕاست دەست پێ دەکەم 7 و 3 7 کۆ 3 دەکاتە 10 0 فارزەکەی دێنمە خوارێ 2 کۆ 6 دەکاتە 8 لەگەڵ یەکەکەی دەکاتە 9 1 کۆ لێرە هیچ نییە هەر یەک ژمارەکە دەکاتە 19 فاریزە 0 بەڵام خوێندکاری ژیر دەتوانین فاریزەکەی لابین تەنیا بنووسین 19 واتە شیکاری ئەو هاوکێشەیەمان کرد پیتی م دەکاتە 19 ئیدی زانیمان ئەو پیتە دەکاتە چ ژمارەک. پرسیاری 8 سێ جاران پیتی ف دەکاتە 21 و 9 ئایا ئەو ژمارە چییە کە جارانی سێی دەکەم دەکاتە گەورەتر دەبی لە 21 بێگومان ژمارەکە دەبی گەورەتر بی لە 7 چونکە سێ جاران 7 دەکا 21 هەتا بە تەواوی بزانم ژمارەکە چەندە 21 و 9 دابەشی 3 دەکەم 21 و 9 دابەشی 3 دەکەم زۆر ئاسانە 21 دابەش 3 دەکاتە 7 7 جاران 3 دەکا 21 21 کەم 21 0 ئێستا فاریزەکەی دەینمە خوارێ چووکە گەیشتمە فاریزەی ئەو جەنۆیەکەی دەینمە خوارێ
9 دابەش 3 دەکاتە 3 3 جاران 3 دەکاتە 9 کەواتە پیتی ف یەکسانە بە 7 و 3 لە 10 پیتی ف یەکسانە بە 7 و 3 لە 10 لێرە دەنووسی پیتی ف یەکسانە بە 7 و 3 لە 10 ئەوە شیکارەکەمان ئەنجامدا خوێندکاری ژیر. ئێستا تەواو بووین لەو پرسیارانە بە هزری دەچینە لای ڕاهێنان و شیکاری پرسیارەکان. ڕاهێنانی ئازاد. بەهای هەر بڕێک بدۆزەوە، واتە ئایا 2 جاران پیتی س کە پیتی س دەکاتە 2 ژمارەی تەواو 3 دەکاتە چەند؟ خوێندکاری ژیر ئەگەر ژمارە هەبوو یەکسەر پیتیش هەبوو دیارە لە مابەینەکەیان جاران هەیە یان هێمای لێکدان هەیە، بەڵام پێویست ناکە بنووسرێ. لێرە چ دەکەین خوێندکاری ژیر؟ ئەو پیتەی لا دەبەی ئەو ژمارەی لە جیاتی دەنووسی، واتە دەنووسی 2 جاران دەکاتە 2 جاران 2 فاریزە 3 ئەو جە لێکدانەکەی ئەنجام دەدەی دەکاتە چەند؟ 2 جاران 3 6 2 جاران 2 4 لێرە یەک خانە هەیە لە ڕاستی فاریزە، لێرەش یەک خانە هەیە لە ڕاستی فاریزە، کەواتە شیکاری پرسیارەکە چ بوو؟ شیکار نا، دیتنەوەی بەهای هەر بڕێک، کەواتە بەهای 2 جاران 2 ژمارەی تەواو 3 دەکات چەند؟ دەکاتە 4 و 6 بەهایەکە کردیە 4 و 6. پرسیاری 10 9 فاریزە 6 دابەش 3 9 فاریزە 6 دابەش 3 دەکاتە چەند؟ یەکسانە بە ئەمە یەکسەر ئەنجامەکە دەنووسم خوێندکاری ژیر، بەڵام ئەتوو دەتوانی لە یەکەم هەنگاو پیتەکەی لابەی 3 لە جیاتی دانەی لە هەنگاوی دووەم دابەشکەی. 9 ئەمن یەکسەر دابەش دەکەم 9 دابەش 3 دەکات 3 فاریزەکە دێتە خوارێ 6 دابەش 3 دەکاتە 2 واتە بەهایەکە دەکاتە 3 فاریزە 2. پرسیاری 11 پیتی د کۆی بکەمەوە لەگەڵ 7 و 1 دەکاتە چەند؟ پیتی د لا دەبم 6 و 9 لە جیاتی دادەنێم چونکە دەزانم پیتی د دەکاتە 6 و 9 ئەو جە کۆیان دەکەمەوە 1 و 9 دەکاتە 10 فاریزەی دەینمە خوارێ 7 و 6 سێزدای لەگەڵ 1 4دا. لێرە دەتوانی فاریزەکەی دانێ یان دەتوانی لای بەی تەنیا چاردەی بنووسی، بەڵام ناتوانی فاریزەی لابەی ئەو سفرە بمینێتەوە ببیتە 140 ئەوە هەڵەیەکی هەر یەک جار گەورەیە، چونکە 6 و 9 لەگەڵ 6 لەگەڵ 7 خەت ناکە 140 هیچ نابی لە 15 زیاتر بی. ئێستا پرسیاری 12 4 فاریزە 17 کەم پیتی س کە پیتی س دەکاتە 1 و 0 و 9 زۆر ئاسانە، زۆر ئاسانە. 4 و 17 کەم 1 و 0 و 9 لە لای ڕاست دەست پێ دەکەم 7 کەم 9 نابی 7 بچووکە 9 گەورەیە ئەو یەکەی خورد دەکەمەوە یەکە کە دەبیتە 0 7ەکە دەبیتە 7 کەم 9 دەکاتە 8 0 کەم 0 دەکاتە 0 فاریزەی دەینمە خوارێ 4 کەم 1 دەکاتە 3 واتە بەهایەکە بووە 3 فاریزە 0 8 لە 100. پرسیاری 13 پیتی م دا بە 6 کۆ 3 فاریزە 6 دەکات چەند؟ ئەو پیتەی لا دەبم ئەو ژمارەی لە جیاتی دادەنێم ئەو جە دابەشی 6 دەکەم 1 و 8 دا بە 6 کە وەڵامەکەم بەدەست گەیشت ئەو جا کۆی دەکەمەوە لەگەڵ 3 و 6
هەڵەی نەکەی خوێندکاری ژیر ئەو دوانە کۆ بکەوە یەکەم جار، چونکە دەبی ڕیزیەتی کردارەکان ڕەچاو بکەی. ئێستا دەچین بزانین پرسیاری 13 چاکردیە لە جێیەکی. بەڵێ 1 و 8 دا بە 6. 1 دا بە 6 نابی، 1 گچکەیە 6 گەورەیە زوو سفرەکی دادەنێم، ئەوجە فاریزەش دادەنێم، ئەوجە 8 دا بە 6 دەکا 3. کۆیەکەی دەینمە خوارێ، 3 و 6ەکەی وەکی خۆی دەینمە خوارێ، لە هەنگاوی دووەم کۆیان دەکەمەوە. 3 لەگەڵ 6 دەکاتە 9، لێرە نووسیتم. فاریزەی دەینمە خوارێ 0 و 3 دەکاتە 3، واتە بەهایەکە یەکسانە بە 3 فاریزە 9 لە 10. 3 فاریزە 9 لە 10. دێمە لای پرسیاری 14. لێرە 2 گۆڕاو هەیە، هیچ کێشە نییە. 2 هەردووچیان دەزانین دەکاتە چەند، لایەن دەبەم دەیان سڕمەوە لە جیاتی ئەو دوو پیتەی، پیتی 4 و 1 دادەنێم، لە جیاتی پیتی 2 و 3 دادەنێم. یەکەم هەنگاوی یەکەم کۆکردنەوەکەی دەکەم، لە هەنگاوی دووەم ئەوجا لێدەرکردنەکەی ئەنجام دەدام. باشە، یەکەم جار بە ئەو دوو ژمارانە کۆکەمەوە. 1 و 3 دەکاتە 4، فاریزەی بینمە خوارێ، 4 و 2 دەکاتە 6. ئەوجا ئێستا ئەو کەمەی بینمە خوارێ، ئەوجا 3 و 2 بنووسم. 3 فاریزە 2. ئێستا لێدەرکردنەکەی ئەنجام بدەم. 4 کەم 2 2، فاریزەی بینمە خوارێ، 6 کەم 3 3. ژمارەکە بەهایەکە بووە چەند؟ 3 فاریزە 2 لە 10. 3 فاریزە 2 لە 10. ئەو پرسیارەش تەواو بوو، زۆر زۆر ئاسان بوو. ئێستا دێمە لای هەر هاوکێشەیەک بە ئەژمێرکردنی هزری شی کار بکە. دێینە لای پرسیاری ژمارە 15. پیتی 100 کۆی بکەمەوە لەگەڵ 8 دەکاتە 15. ئایا ئەو پیتە چییە کە کۆی بکەمەوە لەگەڵ 8 بکاتە 15 و شتێک؟ هەتا بزانم چییە، ئەو 15یەی کەم ئەو 8 و 1 دەکەم. 15 کەم 8 و 1. 15 کەم 15 و 8 کەم 8 و 1. زۆر ئاسانە خوێندکاری ژیر. خانە لە ژێر خانە، فاریزە لە ژێر فاریزە، هەنگاو بە هەنگاو لە دەستی ڕاست دەست پێ بکە. 8 کەم 1 7 نووسیتم. فاریزەم هێنایتە خوارێ، 15 هەشتی لێ بڕوە دەکاتە 7. تەواو بوو. پیتەکە دەکاتە 7 فاریزە 7. شیکار بوو هاوکێشەکە. لێرە دەنووسی ئەو پیتە دەکاتە 7 فاریزە 7 وەکو نووسی بوومان. دێنە لای پرسیاری 16. 1 و 7 دەکاتە پیتێک، پیتی دابەش 4. ئایا چ ژمارەك دابەش 4 بکەم دەکاتە 1. ژمارەکە نابی 8 بی، چونکە 8 دابەش 4 دەکاتە 2، واتە لە 8 کەمترە. هەتا بزانم بە تەواوی چەندە ئەو دوو ژمارانە جارانی 1 دەکەم. پیتی دەردەچی. خوێندکاری ژیر. بزانم لە چێ ئەو دابەشەم کردیە، ئەو ئەنجامەم دانایە. لێرە پیتی یەکسانە بە 1 و 7 جاران 4. 4 جاران 7 28. 4 جاران 1 4 لەگەڵ 2 6. فاریزەی لە چێ دانێم؟ لێرە یەک خانە هەیە، لە ڕاستی فاریزەی لێرەش دەبی 1 هەبی، لە ڕاستی فاریزەی نابی زیاتر هەبی. کەواتە شیکارەکە بووە چ؟ پیتی دەکا 6 فاریزە 8 لە 10، یان 6 و 8 لە 10 هەر یەک شتە. ئەوەش تەواو بوو. دێنە لای 17. 4 جارانی ژمارەك دەبیتە 32، تۆزێک زیاتر لە 32.
ئەو ژمارەیە دەبی چبی کە چاری جاران بکەم بکاتە 32 ژمارەکە ئەگەر 8 بە یەکسەر دەیکردە 32 مادام زیاترە لە 32 دیارە ئەو ژمارەیە تۆزێک زیاترە لە 8 هەتا بزانم چەندە ئەو 32 دەینم دابەشی ئەو چارەی دەکەم 32 دەینم دابەشی 32 هەش دابەش 4 زۆر زۆر ئاسانە لە دابەش هەمیشە لە دەستی چەپ دەست پێ دەکەین 32 دابەش 4 دەکاتە 8 یەکسەر گەیشتمە فاریزەی دەینمە خوارە لێرەش ئەوجە 8 دابەش 4 دەکات 2 کەواتە پیتی م دەکاتە 8 و 2 8 و 2 لە 10 زۆر ئاسان شیکاری پرسیارەکەمان کرد لای دەچینە لای ڕاهێنانی 8 پیتی س کەم 4 و 2 دەکاتە 8 و 6 واتە ژمارە کە ئەگەر چاری لێ بڕوە تۆزێک لە 8 زیاتر دەمێنێتەوە دەبی ئەو ژمارە چبی 14 15 لەو جۆرانەیە هەتا بزانم چەندە ئەو دوو ژمارەی کۆ دەکەمەوە کەواتە پیتی س یەکسانە بە کۆیان دەکەمەوە دوو ژمارانە 2 هەمیشە لە دەستی ڕاست 2 و 6 8 فاریزە دێتە خوارێ 4 و 6 دەکات 12 تەواو پیتی س دەکات 12 و 8 شیکاری پرسیارەکەی تەواو بوو دەچمە لای پرسیاری 19 پیتی ق ئەگەر کۆی بکەمەوە لەگەڵ 11 و 1 ئەوجە دەکاتە 28 ئایا ئەو پیتە چیە ئاسانترین ڕێ ئەو ژمارە کەم ئەو ژمارەیە بچم بزانم کو پیتی ق دەکاتە 28 و 7 کەم 11 و 1 فاریزە لەژێر فاریزە خانە 1 لەژێر خانە 1 خانەی دەیان لەژێر خانەی دەیان 7 کەم 1 دەکا 6 فاریزە دێتە خوارێ 8 کەم 1 دەکاتە 7 2 کەم 1 دەکاتە 1 واتە ژمارەکە 76 لە 10 76 لە 10 تەواو بوو پیتی ق دەکاتە 76 لە 10 ئەگەر بمەوێ ساغی کەمەوە کۆی دەکەمەوە لەگەڵ 11 و 1 ئەگەر کردی 28 و 7 ئەوە ڕاستە ئەگەر نەیکردەوە هەڵام کردیە دێمە لای پرسیاری 20 سێ فاریزە 2 جاران پیتی ن یەکسانە بە 7 و 1 کۆ 5 و 7 لێرە خوێندکاری ژیر لە لای چەپ دوو ژمارە هەیە ئیشەکەی خۆم ئاسان دەکەم دوو ژمارەکان کۆ دەکەمەوە جارە هیچ دەستکاری لای دەستی ڕاست ناکەم وەکی خۆی دەینووسمەوە دەنووسم سێ فاریزە 2 جاران پیتی ن یەکسانە بە ئەو دوو ژمارانە کۆ دەکەمەوە 1 و 7 8 فاریزە دێتە خوارێ 7 و 5 دەکاتە 12 ئێستا 3 و 2 جارانی چ بکەم دەکاتە 12 لەگەڵ 8 ئەو ژمارەی دەینم دابەشی ئەو ژمارەی دەکەم ئەنجامەکەم بەدەست دەگا دوازدە و 8 بوو خوێندکاری ژیر لێرەش 3 و 2 ئەو هابوو ژمارەکە لە یەکەم جار ئەوها 12 و 8 و 3 و 2 لێرە ناتوانم نابی فاریزە هەبی دەبی هەمیشە ژمارەکە سروشتی بی لەبەر هەندێ ئەو فاریزەی لێرانە لا دەبم بە یەک هەنگاو دەیهینمە ئێرە هەتا ژمارەکەم ببیتە 32 ببیتە ژمارەیەکی سروشتی کە لەو لایە فاریزەکەم بە یەک هەنگاو لا برد ناچارم لەو لایەش فاریزەکە بە یەک هەنگاو بینمە ئێرە لەبەر هەندێ ژمارەکان دەبنە چ دەبنە 128 دابەش 32 دەکات 4 جاران 2 8 4 جاران 3 12 کەواتە پیتی ن یەکسانە بە 4 کەواتە پیتی ن یەکسانە بە 4 پیتی ن شیکاری پرسیارەکە یەکسانە بە 4 بەڵام دەبی هەنگاو بە هەنگاو خوێندکاری ژیر بگەیە ئەنجام هەنگاو بە هەنگاو هیچ
پەلەپەلی ناوێ. دێمە لای ئەو پرسیارای پاشی ڕابوەستم. پاش ئەو پرسیاری 21 وادا بنێ ژمارەی کیلۆمەترەکانی دیلان بڕێویەتی بە سواری بایسکلەکەی بۆ سوڕانەوەی 6 جار بە دەوری یاریگە. بڕێک بنووسە ژمارەی کیلۆمەترەکانی لە یەک سوڕانەوە دەربڕێ. خوێندکاری ژیر لێرە زۆر گرنگە. لە کاتی دەربڕێنی بڕ تەنیا بڕەکەی دەنووسی، هیچ بەهایەکەی نابینیەوە. چونکە لەبەر چ نابینیەوە؟ چونکە لێرە پیتی هەیە، ژمارەکەی نازانین جارێ. لەبەر هەندێ زۆر ئاسانە ئەگەر بیر بکەوە کە ئەوە ژمارەیە، بەڵام لە جیاتی ژمارەی پیتێک دانرایە بەخۆی ژمارەیە. وا دانێ ئەوە 18ەیە، وا دانێ 18 کیلۆمەترت هەیە، ئەگەر 6 جار سوڕایەوە 18 کیلۆمەترە. ئەدی ئەگەر 1 جار سوڕایەوە چ دەکەی؟ 18کەی دەینی دابەشی 6 دەکەی. ئەوجە پاشان 18کەی لابە بیکە پیتی ئەگەر هەر پێت زەحمەت بوو. بەڵام ئەمن لێرە یەکسەر پیتی دەینم دابەشی بابەت زۆرەکی باشتر بنووسم، پیتی دەینم دابەشی 6 دەکەم. تەواو ئەوە بڕەکەم نووسی. هەر ئەوەندە دەکاتە ئەگەر پاشان زانیم پیتی چیە دەکاتە شتێک ئەو کاتی بەهایەکەی. بەڵام لە دانانی بڕ هیچ کاتێک ژمارە یەکسان دانانین. ئەوە بڕەکەمان نووسی تەواو هەر ئەوەندەیە، هیچی دیمان پێویست نییە. ئەگەر بمەوێت دەنووسم کیلۆمەتر، ئەگەر نا هەر پێویست نییە. لێرە دێمە کۆتایی ئەوانەیە خوێندکاری ژیر لەوانەی داهاتوو پرسیارەکانی ماینە شیتەڵ دەکەم هەتا ئەو کات هەر بژی.